والله زۆر خۆش دەچووە نۆک و لەپەنۆک و نیسکە خڕە و برنج و هەموو هەڵێ ئەدەین. دڵخۆش مەکە ئەو تەبایی و هاوکاری لە نێوان خزمانی قەسرێ بەگشتی کە ئەم یادەمەزنە بووە هۆی دڵخۆشکردن و پەیوەندی توند و تۆڵ لە نێوان خزمانی قەسرێ بەگشتی و گوندەکانی دەوروبەری. ئەو یادەمەزنە لە مێژە لەلایەن باوواپیرانمانەوە یادی کرایەوە و بەرز نرخێنرایە بە شێوازی خۆی و کەلتوری کۆنی کوردەواری کە هەر کەسە و خواردنی خۆی لە ماڵی لەسەر خوانچەیەک یا لە قسە مەزمەیەک دەینیت لێرانە پێکەوە هەر یەکە و جۆرە خواردنێکی کوردەواری و پێکەوە خواردنەکانە خۆین و پێکەوە دڵخۆشە بین و لە دوای خواردنەکەش دەست دەکەین بە ئاهەنگێکی خەمزیلانە بە خوێندنی قورئانی پیرۆز و سەڵاوات لێدان و وتنی چەند سرودێکی جوان بۆ بەرزڕاگرتنی ئەو یادە. بۆ گەشەدان زیاتر بە کاری خێری و هەرەوەز سەر خێر بێگومان پێویستە دەبگەڕێنەوە سەر قورئان و سونەت. ئەمە لەلایە قورئانی پیرۆز زۆر فەرمانی پێکردوینە، ئاياتمان زۆرە لەو بابەتەوە. كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر. أما هيك لو بابانا وهروها ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف. دبي أمتي محمد هميشا فرمان بتساكبك جاءتي خرابك بيجمان نهشتني يادي پیغمبر سلامی خالص سربی و لبیر بردنەوە یادی پیغمبر خواهی کارێک خراپە پێویستە دووبارە زینە بکەیت بەڕاستی. ئێمە هەر یادەکەشمان بەو ناوی بەڕاستی بەناوی لە هەموو ساتێکدا لە یادمان ئەی محەممەد صلی الله علیه و سلم چونکە من ئەگەر مسلمان بووم و بەتایبەتی مامۆستانی ئاینی ئەگەر ڕۆژانە یادی پیغمبر نەکەینەوە یا پیغمبرمان لە یاد نەبی خۆنەخواستە کارەساتیش گەورەی دیارەمە لە دین حاڵ نەبووینە چونکە خوای گەورە داوای لێکردێمە هەمیشە یادی خوا بکەینەوە و لەگەڵ یادی خۆش بێگومان خوای گەورە ناوی پێغەمبەریشی هێناوە ئەوەتە لە ناو نوێژ ئەوە لە تەحیات ئەوە والحاصل لە شەهادەکە کە یەکەم ڕوکنی ئیسلامەتیمانە. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم بناوي أو خالقيك كامله بكرم بخند يومي ربان خواني بيت الحرام مولاي صل وسلم دائما أبدا. گرنگی جێبەجێکردنی سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شوێنکەوتنی خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەوەندە مهمە ئەوەندە گرنگە کەوا وەکو چۆن لە زمانی خۆشەویست کاتێک کەسێک چووە بۆ مەدینە ئەیوت مەدینە دەڵی پێغەمبەرستانە ئەسحاب هەموو ڕەوشەکانی خۆشەویستیان لە خۆیانە جێبەجێ دەکرد کە ئەو هەمووە ئەخلاق ڕەوشتە پێغەمبەرە دروست بوو صلی الله عليه وسلم ئەو کاتە ئیمانداران شەوکەتیانەبی ئەو کاتە ئیماندار و مسلمانان هێزیانەبی قووەتیانەبی چۆن ئەڵێ یەکتریان زیاتر خۆشەوێ زیاتر بەرگری لە یەکەکەن. ڕووداوێکی زۆر گەورە کە ئێستا هەیە ئەویش تۆپ بارانکردن و لەناوبردن و خاپورکردنی خانی و ماڵ و کەسوکاری غەزەیە کە ئەم شارە بچووکە لە جیاتی هەموو عالەمی ئیسلامی لەبەرەی جوولەکە و کافرا وەستا و جەنجی لەگەڵاکە خۆی بەدەستەوە نادا ئیتر لەو شوێنانە ئەتواندرێ ئەو خەڵکە تەوجیه بکرێ پێیان بڵێن وەلاتان هەبێ بۆ مسلمانان دژایەتی بکەن بۆ ئەوانەی کە کافرن داگیرکەرن مسلمانان عەزابەدەن مسلمانان لە ناوە بن. یعنی زۆر گرنگە زۆر پێویستە ئیجتیماع و کۆبوونەوەی مسلمانان
کە لە ئاخیرەکانە دوعاکەین هەمومان بەوەی کە خوای گەورە مسلمانە نەجاتدا کوردی مسلمان نەجاتدا لە هێرشی دەوروبەر و ناو خۆ و فتنە و هەروەها مسلمانان لە هەر شوێنێکە هەبن خوای گەورە پارێزگاریان لێ بکات و بیان پارێزی نسرەت و سەرکەوتنیان بەدەست پێ ببەخشێ. رسول الله حبيبي